These defects are not small defects. ئەمڕۆ لە نەخۆشخانەی فاروق تیمێکی تورکی سەردانیان کردین ئێمەش وەکو تیمی سلێمانی کە سنتەری دڵی سلێمانی لێوە ئامادە بووین لێرە هەردوو لامان لەسەر نەخۆشیەکانی دڵی مناڵان سیمپۆزیەمێک واتە دانیشتنێک ڕوویە کە لەسەر نەخۆشیەکانی دڵی مناڵان زگماکی دڵ و هەروەها وەرگیراو ئەویش بۆ ئەوەیە کە بتوانین مناڵی کوردی خۆمان بتوانین زیاتر خزمەت بکەین زیاتر لە شارەکەی خۆمانە پێمان خۆشە ئەم سیمپۆزیەمانە بەردەوام بێ بۆ ئەوەی لە داهاتووە بەرنامەیەکی زۆر گشتگیر دانێن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانی زگماکی دڵی مناڵان لە کوردستانە و بەتایبەتی لە شاری سلێمانی. Thank you very much, dear doctors, for everything. بۆ بینینی ڤیدیۆی زیاتر سبسکرایبی کەناڵی یوتیوبی دووە ڕۆژ نێت بکەن.